دیارە شانۆی سەرشەقامێکێکە لەو شانۆیانەی کە لە تەواوی جیهانە گرنگی تایبەتی پێدرێت وە ساڵانە چەندین فیستیڤاڵ وە چەندین چالاکی بمبۆنێەوە بەڕێواچێت بە خۆشحاڵیەوە بەشێک لە شانۆکارانی کوردیش کە ئەتوان لەسەر شەقام نمایشی خۆیان بکەن دیارە بمبۆنێەوە فیستیڤالێک بۆ ئەم شانۆیەش بەڕێواچێت و بە خۆشحاڵیەوە ساڵانە چەندین شانۆکاری بەتواناتوانیوانە لە نێو ئەم چالاکی و فیستیڤالایە بەشدار بن یەکەمین کۆنفرانسی شانۆی سەرشەقام دیارە لە شارە ئازیزەکەی دەربەنی خان بەڕێوە چووە ئەچمان لای زۆر بەڕێز کاک حەسەن محەممەد کە بەڕێزیان بەڕێوبەری ڕۆشنبیری و هوەری چەمچەماڵن و ئێستا ڕاستە خۆ لەگەڵ منن گفتوگۆی زیاترەکەین لەبارەی شانۆی سەرشەقامەوە کاک حەسەن سلااو لێبێم کاتت باش بێت گوێبیستی منی بەڵێ سلااو لێ زۆر سپاس بۆ بەڕێزێ پێم خۆشە بزانم کە یەکەمین کۆنفرانسی شانۆی سەرشەقام کە ئەمڕۆ بوو چۆن بەڕێوەچوو و تیای ئەو بابەتانی کە گفتوگوی لەبارەوە کرا چی بوون؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە ئەلبەتە ئێمە ساڵانە فستیڤاڵ شانۆی سەرشەقام بە دەربەندخان ماوە 3 ساڵ فستیڤاڵی شانۆی دەچووە و وەتەداوە بۆیە ئەم ساڵ لەبی نمایش شانۆ فستیڤاڵێکا چەند بۆ ئەوەری گفتوگۆینە کۆنفرانسێکی شانپی بە مەدەنی ژمارەیەکی سەر بە هەموو زانواتە لە زانکۆی و تووسوخەکانی بەڵێ کاک حەسەن بەڵێ بڵێن پلانەکان لە نێو فستیڤالەکە چۆن ڕێکخراون ئەوەنەی کە من ئاگادارم تایە پرۆگرامەکە وتارە پانێڵە با بڵین ئاڵوگۆڕی گفتوگۆیە لە نێوان شانۆکاران و بەشدار بووانەوە دواتر چەندین بەرهەمی گۆرانی و موزیک و ئەم بابەتانەش بەڕێواچێت بڵین پلانەکان چۆنیە بۆ ئەو دوو ڕۆژە بەڵێ پرۆگرامی فستیڤاڵەکە کۆنفرانسەکە لە پرۆمۆی فستیڤاڵەکە چەندێک نمایشی فستیڤاڵ شانۆیەکانی باڵانی پێشوانی ئەو 6 فستیڤاڵی دەربەن و دواتر پێشکەشکردنی کۆنسێرت لەلایەن موسیقا لە موسیقیەکانی دەربەن بۆ بەڕێزکار عەلی حاتمی کاری دەربەنی خان و دواتر وتاری تیا پانێڵێک بەڕێوە بۆ هەرێک لە بەڕێز بۆ محسن عەدی بەڕێوەبەری و مێردەستیان زۆر شاد مستەفا بۆ کاک فاتحی باتوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ بەدەستی ئەنجومەنی شانۆی لە پارێز بەڵێن لە پارێزێک و بەڕێز عەلیگەری بەڵێ پێم خۆشە بزانم بینێش بەڵێ ئەم شەوی کاتژمێر 8 کۆڕێکمانێ بۆ بەفاتجاب لە هێلی دەرپاڵەت لە هۆڵبڵێن ساڵەکە دێنێش کاتژمێر دەپنەلێکمان هەیە بۆ بەڕێزان دەپاتسین سەرسین هەروەها سبینێ سعات دوای بورن بەڕێز کاکەوە چوداوی دەکەم دواتر ڕاستپاتەکان مەدا ئەکرێت کۆتایی باسێت ئەم کۆنفرانسەش دیارە بەپستی سازکردنی فستیڤاڵەکان گفتوگۆکردنە لەسەر شانۆی تا چەند شانۆی شەقام زەرورە یا پێویستە ئەو فستیڤاڵانەی کە کراوە لە ڕاپەتەکان فستیڤاڵی شەقام دەوڵەتی بەرەوە دیارە لە ساڵی 2010ەوە دەست پێ کردووەوە دەبوو ئێستا ئێمە سیاسەت دایە بەداخل سەرش کردووە 7 ساڵ ئێمە کوردستان تا چەند ئەم فستیڤاڵانە هۆکارێکن بۆ دووبارە کۆکردنەوەی بەشێک لە شانۆکاران وە گفتوگۆ کراوەکانیش دەرەنجامیانە بێت بۆ باشترکردنی ڕەوشی شانۆ لە هەرێمی کوردستانە بەڵێ خۆی لە ینی کۆنفرانسەکە بۆکردنە گفتوگۆکردن و گۆڕینەوەی ئاڕایی هەموو بەڕاستی و حکوومەتیش یانی لە زۆری کاگسی وەک بەڕێوەری گشتی ڕۆژی و سلێمانی لە و هەم بیرم نەچێت بەڕێز ڕاوێژکای تەڵەبانی سەرۆکی حکوومەتی کوردستانیش حزوری و ژمارەیەک شانۆکار لە هەموو شوێنە جیاجیەکانی کە ساڵانە ئەمانە نمایشیان لەنێوڵەکە و گوێکی باش کرا وادارین هەمی هەبێت بەڕاست حەسەن بەپێ گفتوگویانەی کە بەشێک لە شانۆکاران لە نێو
هۆڵی با بڵین پانێلەکانە گفتوگویان لەسەر کرد و بەپێی ئەو چالاکیانەش کە ئەم دوو ڕۆژە بەڕێوە ئەچن شانۆی سەرشەقام لە ئێستاە لە چه ئاستێکایە با مقارنی نەکەین با بڵین بەراورد نەکەین بە وڵاتانی دەرەوە بەڵام هەر لە ناو با بڵین شانۆکارانی کووردا تا چەند با بڵێن خواست هەیە با بڵێم کاری بۆ ئەکرێت تا چەند گرنگی پێ ئەدرێت لەلایەن شانۆکارانەوە کە بەشداری لە نێو فستیڤالێکا بکەن بەشداری ناو شانۆیەکا بکەن کە لەسەر شەقام نمایش بکرێت. بەڵێ ئەلبەتە شانۆی شەقام گرنگی خۆی هەیە لە کوردستان ئێمە لە ساڵی 2010 یەکەم فستیڤاڵی شانۆی شەقام لە کوردستان کاتی ئێمە فستیڤاڵ شانۆی شەقاممان ساز کرد یا دروست کرد دەربەریخان ڕاستی شانۆی شەقام لە هەموو عێراق نەبوو نمایش بۆ لە دەر بەڵام جیاوازە لە شانۆی شەقام خۆی هەیە مشکە سەرەتا دەستمان پێ کرد یەکەم فستیڤاڵ زۆر نمایش هەبوو کە تایبەتمەندی شانۆی شەقامی دیانەوە وڵات لە خولی دووەم دواتولەکانی دواتر بەڕاستی شانۆکارانی کوردیش هەوڵی زۆر باشیانداوە و نمایشی شانۆی شەقامیان و شانۆی شەقام بە پێویستیی گەورەی ئەمڕۆیە بۆ شەقام و ئەم لە شانۆی ئەم تەرزە لە شانۆ لە هەموو دنیا هەیە لە دەوری خۆمان لە ئێران ئەوەی زۆر نزیکمانە فستیڤاڵی شانۆی شەقام دەکرێت و ئەم فستیڤاڵی دەربەنیخان کۆکەرەوەی سەرجەم بەرهەم شانۆکاران کوردستان و عێراقیش فستیڤاڵەکەمان وەک لەو دەوڵەتی بوو بەڵام ئێمە لە شارەکانی بەغا و مەسەلەن بەسڕە و کەربەلا و نەجەف و بابل و ئەوانەش نمایش دەکەن فستیڤاڵەکەی ئێمەوە و جگە لەو نمایشانەی کە لە وڵاتانی وڵات عەرەبیەکان وڵاتانی لە وڵاتی ئێران و نمایشی فارسی بووە سەرباری ئەوە نمایشەکان لە هەموو شارەکانی کوردستان و لە زاخۆ و نمایش بوو هەتا تانەقین و تا دووسقورمات بەڵێ بەڵێکا حەسەن سوپاس بۆ بەڕێزت ئەگەر شتێکی ترە مابێت فەرموو زۆر سوپاسدانە سپاس بۆ بەڕێز حەسەن محەممەد بەرەبەری ڕۆشنبیری و هونەری چەماڵ کە پێکەوە گفتوگۆمان کرد لەسەر یەکەمین کۆنفرانسی شانۆی شەقام لە دەربەنیخانی ئازیز و خۆشەویست.